جەماوەری دڵسۆز و خۆشەویستی کوردستان، کەس و کاری سەربەرزی شەهیدان، ئەندامان و دۆستانی خەمخۆری یەکێتی نیشتیمانی کوردستان، دەمەوێت بە خۆشحاڵیەوە پیرۆزبایی و مژدەی سەرکەوتنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستانتان پێڕابگەێنم. مژدەی نوێبوونەوەی یەکێتیەکەتان بۆ دەستپێکردنی قۆناغێکی تری خەبات و تێکۆشان، بۆ دەستەبەرکردنی داخوازی و مافەکانتان، بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک و هێنانەدی ئامانجەڕەواکانمان کە بێگومان بەم هەنگاوە ڕۆحی شەهیدەکانمان، ڕۆحی ڕابەری هەمیشە زیندوو جەنابی مام جەلال ئاسوودە دەکەین و بەرپرسیارەتی خۆشمان لە بەرامبەر گەلەکەمان جێبەجێ دەکەین. ئەمڕۆ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێکی مێژووی و پرشنگداری ترە کە بە هەوڵی ئەندامە دڵسۆزەکانی توانی سەرکەوتوانە لە هەلومەرجێکی ئاڵۆز و دۆخێکی ئاوا سەختدا کۆنگرەی خۆی سەرکەوتوانە ببەستێت و بە ئیرادەیەکی پۆڵاینەوە بەرەو ڕووی هەموو ئەو گرفتانە ببێتەوە کە لە بەردەمیدا هەبوون. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێک کە هەمیشە توانای دەستپێشخەری و ڕەچەشکێنی هەبووە، ئەم جارەش لە کۆنگرە بەڵێنی نوێبوونەوەی بەخۆی و خەڵکی کوردستان دووپات دەکاتەوە بۆ ئەوەی دڵنیایی بداتە خەڵکی کوردستان و جەماوەرەکەی کە هەموو تواناکانی بخاتە گەڕ بۆ سەقامگیری و ئاشتی کۆمەڵایەتی و ڕاگررتنی هاوسەنگی و تەبایی لە نێوان لایەنەکان و یەخستنی تواناکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەگەر و پێشهاتەکان. هەر بە بۆنەی کۆتایی هاتنی کۆنگرە سوپاس و پێزانینی خۆم بۆ ئەندامانی کۆنگرە دەردەبڕم، بۆ هەواڵانی تێکۆشەر و سەرکردایەتی پێشووە بۆ جەنابی کاکۆسرەت بۆ هەوڵی زۆریان بۆ سەرخستنی کۆنگرە و ئامادەکاری کۆنگرە. دووپاتیشی دەکەمەوە کە سەرکەوتنی کۆنگرە هەموو لایەکمان دەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی قورسەوە کە بە یەکڕیزی و یەکدەستی یەکێتی وەکو ئامڕازی بەدیهێنانی دەستکەوت و خزمەتکردنی گەلەکەمان زیاتر گەشەی پێ بدەین و لەگەڵ لایەنەکانی تری کوردستان هاوکار و هەماهەنگ بین بۆ تێپەڕاندنی قەیرانەکان و چارەسەری بژێوی خەڵک و پەیڕەوکردنی بەرنامەی چاکسازی حکومڕانی و بەدیهێنانی حکومڕانیەکی دادپەروەر و دروست بۆ ئەم ئەرکەش پێویستمان بەوەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان گفتوگۆ و هاوکاری و لێگەیشتنی پتە و دەست پێ بکرێت کە زامنی پاراستنی دەستکەوتەکان و ڕوبەڕووبوونەوەی هەڕەشە و مەترسیەکان بێت. هەروەها لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقیش هاوکار بین بۆ سەقامگیری سیاسی و ئەمنی و دابینکردنی پێداویستی هاوڵاتیان و پاراستنی مافە دەستوریەکانیان. کۆنگرەی چوارەم وێزگەیەکی گرنگ دەبێت بۆ ڕێخستنەوەی دۆخی ناوخۆی خۆمان، بۆ پیادەکردنی سیاسەتێکی سربەخۆی یەکێتیانە لە پێناوی پاراستنی بەرژەوەندیەکانی خەڵک و چاکسازیەکی بنەڕەتی سیستەمی حکومڕانی و بەدیهێنانی حکومڕانیەکی دادپەروەر و خزمەتگوزاری کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانمان بۆ چارەسەری ناکۆچیەکان کە خزمەتی استراتیژێکی نیشتیمانیانە بکات. دووبارە پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگرە لە هەموو ئەندام و دۆست و لایەنگران لە ماڵ بە ماڵی یەکێتیەکان دەکەم. ئەی هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەی کەس و کاری سەربەرزی شەهیدان، ئەی کۆمەڵانی خەڵکی کوردستان، هەمیشە شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.